زیاتر لە 100 ساڵە شاری سلێمانی تەنیا یەک نەخۆشخانەی فریاکەوتنی تێدایە، بەڵام لەمڕۆوە بوو بە خاوەن 2 نەخۆشخانەی فریاکەوتن. بەرپرسانی تەندروستی بە گەورەترین دەستکەوتی دەزانن بۆ ئەم شارە و دەڵێن لەمە دووە ئەو بارقورسەی کە لەسەر نەخۆشخانەی فریاکەوتنی ناوشار هەبوو بەکردنەوەی ئەم بەشە لە نەخۆشخانەی شار کەم دەبێتەوە و دەتوانن زیاتر خزمەت بە نەخۆش بکەن. ئەمڕۆ ئێمە خاوەنی 2 فریاکەوتنین. لەم فریاکەوتنە ئێستا بە سەر و 400 تەخت خزمەتی نەخۆشەکەین. شێوازی نەخۆشخانەکەمان گۆڕی لە شێوازێکی ساردەوە بۆ شێوازی فریاکەوتن. لەم بارودۆخە خراپە بە سپاسەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە دەرمان و بەڕێوەبردننی خەستەخانەکە دابینەکە و سپاس بۆ پزیشکانی خۆمان کە دەوامیان بۆ بە 2 ئەوەندە، کارمەندانی تەندروستی دەوامیان بۆ بە 2 ئەوەندە. بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی شار 440 قەرەوێڵەی نەخۆشی تێدایە و لە ئێستادا پێویستێکی زۆری هاوڵاتیانە. لەم نەخۆشخانەیەدا توانای نیشتنەوەی هێلیکۆپتەری فریاکگوزاری هەیە بۆ گواستنەوەی نەخۆش لە کاتی ڕووداوەکاندا. ئەمە خەونێکی گەورەی خەڵکی شاری سلێمانی و خەڵکی شار و شارچەکانی پارێزگای سلێمانیە کە شاری سلێمانی تاوەکو ڕۆژانی ڕابردوش یەک فریاکەوتنی هەبوو، بەڵام بە جوهدی هەموو لایەک ئەوەی کە لە هەبوونی و لە تێری و لە کاتی پارێزۆریە نەمانتوانی بیکەین بە سپاسەوە بۆ دڵسۆزانی پزیشکان، بۆ دڵسۆزانی کارمەندانی تەندروستی، بۆ دڵسۆزانی فەرمانبەران. ئەمڕۆ لە نەبوونیە توانیمان بە جوهدی هەموو لایەک بە دامی هەموو لایەک توانیمان ئەم فریاکەوتنە بکەینەوە. جیاواز لە نەخۆشخانەی فریاکەوتنی کۆن لە ناو شار بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی شار 4 هۆڵی نەشتەرگەری تێدایە. بەرپرسانی نەخۆشخانەکەش دەڵێن لەمە دووا دەتوانن سەرجەم نەشتەرگەریە کتوپڕەکان لەم بەشە ئەنجام بدەن. 4 ساڵی ئەمەلیاتمان هەیە لە ئەم کاتێدا، دواتر ئێمە توانین ساڵەکان زیاد بکەین. هەموو بەشەکانی نەخۆشخانەی فریاکەوتنی تێدایە، وەکو نەشتەرگەری مناڵان، نەشتەرگەری گەورە، نەشتەرگەری شکاوی، نەشتەرگەری مێشک و دەمار، نەشتەرگەری بۆرەکانی خوێن و سنگ. هەموو بەشەکانی نەشتەرگەری لێرە ئێمە ئەتوانین ئەمەلیاتیان بکەین. ئێستا لەم کاتەدا ئێمە حازرین بۆ نەشتەرگەری. بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی شار زیاتر لە 200 کارمەندی تەندروستی کاری تێدا دەکەن و پزیشکی سەرجەم پسپۆرەکانی تێدایە کە 24 کاتژمێر دەتوانێت پێشوازی لە نەخۆش بکات. لە ماوەی ڕابردووشە حکوومەتی هەرێم 50 کارمەندی تەندروستی بۆ پارێزگای سلێمانی دامەزران کە لە ئێستادا 30 لەو کارمەندانە لەم نەخۆشخانەیە کار دەکەن. بابانە نۆرێن ئاڕتی، سلێمانی.